ئاوەیەک لە سنووری قەزای کفری بەهۆی نەبوونی سەرچاوەی ئاوی خواردنەوەوە ڕۆژانە لە بارانە و گۆماوەکان ئاوی خواردنەوەیان دابین دەکەن. حەنان کچێکی ئاوارەی مەفتولی پارێزگای سەلاحەددینە. 4 ساڵە بەهۆی شەڕی داعشەوە لەگەڵ خێزانەکەی ئاوارە بووە و لەم گوندە گیرساونەتەوە. ڕۆژانە بە کەروبار لەگەڵ برا بچووکەکانیدا دێتە سەر ئەم گۆماوە و بەم شێوەیە ئاوی خواردنەوەی ڕۆژێکیان دەباتەوە. براکەم نەخۆش کەوت کاتێک ئەم ئاوەی خواردەوە. ئەوە دەزانین کە ئاوەکە پیسە و بە کەڵکی خواردنەوە نایێت، بەڵام ڕۆژانە دەیبینەوە هەتا قوڕاوەکەی بندەنێتەوە، اینجا دەیخۆینەوە. ئەم خێزانە و گشت دانیشتوانەکەی گوندی ڕەحیموەرقەی سەربەخەزای کفری لەم ئاوە دەخۆنەوە. سەرچاوەی تریان نییە، ئەگەرچی ئەوەش دەزانن بەهۆی ئاوەکەوە چەندین جار نەخۆشیش لە ناویاندا بڵاو بووتەوە، بەڵام چاری تریشیان نییە. ئێستا لەسەر ئاوی باراناو دەژین کە ئەویش نەمێنێت سەرچاوی ترمان نییە. پێشتر بە تانکەر ئاویان بۆ هێناین، ئەویش نەما. ئاوی بیری ناوچەکەش زۆر سوێرە و بە کەڵکی خواردنەوە هەر نایەت. پێشتر حکوومەت لە ڕێی تانکەرەوە ئاوی پاکی گەیاندۆتە ئەم ئاوایانە، بەڵام ئێستا ئەوەش نەماوە. ئیدارەی شار بەڵێنی چارەسەریان پێدەدات. لە ڕاستیا وەکو پێویستە و داواکاری نەگەیەنراتە ئێمە، بەڵام بەرەبرایەتی ئاوی دەوروبەر ڕاست پێرین بۆ چارەسەرکردنی کێشەی ئاوی خواردنەوەیان و لە هەمان کاتە تا چارەسەرکردنی کێشەکانیان ئێمە توانین بە تەنکەر ئاویان بۆ دابین بکەین. حەنان و خێزانەکەی و هەموو دانیشتوانی گوندەکەش لە چاوەڕوانی ئەوەن چیتر بەهۆی خواردنەوەی قوڕاوی گۆماوەکانەوە نەخۆش نەکەون و ئاوێکی پاک بەگەرویاندا بڕاتە خوارەوە. سامان کەریم کورد سات نیوز، گوندی ڕەحیموەرقەی قەزای کفری.